ئەمن ناوم ئازاد ئەحمەد عەبدوڵڵایە ئەندازیاری کوشتتوکاڵی پێشکەوتوو لە مناڵیەوە خولیای کاری کوشتتوکاڵی بوومە بە حوکمی ئەوەی باوکم متفەرغ زرایە دوای تەواوبوونی با بڵێن سەفی شەش چوومە زانکۆی سەلاحەددین کۆلێژی کوشتتوکاڵ 4 ساڵ لەوێ لە بەشی خاک و ئاوم تەواو کرد. ئەمە لە ناوەڕاستی مانجی هەشتەوە دەستمان بەو کارە کرد دوای ئەوەی تۆی بڕۆکلیمان هێنا لە با بڵێن سەنفی ئەجاسی هۆڵندی هەستاین بە ئامادەکردنی زەوی و دیاریکردنی شوێنی ئەو توێژینەوەی کە ئێمە دەمانوێت ئەنجامی بدەین بۆ ئەو مەبەستە توانیمان بە سیستەمی مەڕەشا واتە ئیریگەیشن یعنی مەبەستمان بە بارانکردن بۆ ئەو مۆقعای عنی تەربیزکردن واتە خاکاوی دەکەین دوای 7 ڕۆژ واتە هەفتەیەک دەست دەکەین بە کاری چێڵان. کاری چێڵان واتە ئەوەڵ جار دێین دەست پێ دەکەین بە فەرداماتە سێگاسنی لێ دەدەین 2 جار لێ دەدەین چەپ و ڕاست بۆ ئەوەی باشترین چێڵانی لۆ بکەی بۆ لەبەرەوەی چێڵان لانەی کوشتتوکاڵکردنە. نموزەجی وەردەگرین نموزەجی بابرین سامپڵ چەند تەریقەی هەیە خوێندیتانەنگۆ ئەو سامپڵانە کە وەردەگرین لەبەرەوەی پێش تەجروبەی و پاشیش وەردەگریەوە لە بۆی بزانین ئەو تەغیراتانەی کە ڕوو دەدەن چنە چەند نەمازەجی وەردەگرین چەند سامپڵی وەردەگرین ئەوە مهمە. ئێستا ئەوە تەسەوەڕ بکە عمقی 30 سانتیمت وەرگرتیە 30 هەتا 35 سانتیم ئەو مانتیقی زۆر مهمە زۆر باش لە کولەی سامپڵتان وەرگرتیە ڕاتچەلۆ خۆت کەمەک زۆر باش زۆر باشە کە کاری چێڵان تەواو بوو دێین تەحدیدی مەسافات دەکەین کاری توێژینەوەکەمان لەسەر چەند مەتر مڕەبعمان پێویستە یاخود چەند دۆنمان پێویستە بە پێی پێویستی توێژینەوەکە سۆندەی ڕئیسی دادنین دوایە فڕعاتەکان دادنین بە قیاسات تەوان بینی با بڵێن نەبات و نەبات لە بڕۆکلی 50 سانتیممان داناوە لە بینی با بڵێن خەت و خەتی با بڵێن هەر پلۆتێکمان هەیە لە 15 نەبات پێکاتوە واتە 2 مەتر بە 2 مەتر لە هەر 2 مەتر 5 نەباتمان هەیە واتە 15 نەباتمان هەیە لە سێ ڕێزی واتە دەکا پلۆتەک چکە ئێمە خۆی توێژینەوەکە پێویستە ئاماژەی پێ بکەم 6 بلۆکمان هەیە لە هەر بلۆکێک 25 پلۆتمان هەیە واتە 75 پلۆتمان هەیە زۆر باش زۆر باش کاریگەری توێژینەوەکەمان ئەم دوو توخمەیە با بڵێن هیومی کەسیدمان هەیە توخمی ئاسنمان هەیە
هیومی کەسیت لۆ بەکاردێنین لەبەرەوەی توربەیمە واکە تا خاچیمە خاکەچی با بڵێن تفتیە قاعیدیە واتە پیئچەکەمان بەرزە ئەو هیومی کەسی دەوا دەکات کاریگەری دەکاتە سەر ئەوەی پیئچ خاکەکەمان دادەبەزێنی کە پیئچ خاچی دابەزان ئیتروا دەکا زۆربەی توخمە سەرەکی و لاوەچەکان چاڵاک بن ئەڤیلەبڵ بن ئامادە بن نەبات بۆ هەڵمژینی ئەو توخمانە هەر بۆ ئەو مەبەستا ئێمە توانیمان بە شێوەی چیلەیت واتە بە شێوەی ڕنۆک ئەم چیلێتە حەدیدێکە هێنایتمان بە پێی مستەوایەت دایتمانێ ئایا ئێمە دێن کار لەسەر توێژینەوەی چۆنیەتی ئەو توێژنەوە دەکەین چەند کاریگەری هەیە لەسەر بەرهەمی بڕۆکلی و هەروها لە مۆنتقی ڕەزۆسفیر لە شوێنی هەروها لە دەروی ڕەزۆسفیریش حالە بکەین شتلەکان هەمووی بە ڕەگەوە دەرچیتن ئەو قلی دەپسێ دەبی لای دەی دامانێ باشە محالە بکە توش دوای تەرکیزکەوە لەبەرەوەی قۆرتەکان بە حساب دامانە 50 سانتی مقلک هەر خەتەک 5 نەباتمان هەیە بەرامبەر 50 و بابرێن سەری مۆز ئەوەی محالە بکەین ئەگەر قۆرتەکان هەندە قۆڵ بوو محالە بکە پڕکەوە هەر ئەو هەنەباتەکان ئەو هەندان دوای پاشانەچینی ئاوی دەدەین ئەو هەنەباتەکان بۆ شێوەی زۆر باش ئەو خەتەی ئێرەوە نیە زۆر باشە لە ڕاستی ویە زۆر تەواوە H4 F2 تاوە دانە قەتعی دووە زۆر باشە شێوەکەمان تەسمیمی ئارسیبی دیە بە شێوەیەکی عەشوایی یا نەسیبی دەکەی بۆی هەر پلۆتێک لە چ شوێنێک یا نەسیبت کرد ئەو پلۆتە شوێن و مەکانی خۆ بە پێی بلۆکی یەکەم بلۆکی دووەم بلۆکی سێ کە ئەوەشمان تاوا کریتر دێن دەست دەکەین بە ئەو توخمی ئاسن و هیومی کەسیتمان هەیە ڕێنجمان دایتێ مستەوامان دایتێ بۆ نمونە 0 16 32 48 64 بەر لەوەی بێنێ ناوین تاز تەوان یەک لە کردارە سەرەکیەکان ئەنجامماندا کردداری دڵۆپاندن بوو بە سیستەمی مەڕەشە دەستمان کرد بە ڕشاندن بە شێوەی غوبار خێزانی سەڵیبیەکان حەز دەکەن بە دڵۆپاندن بە تایبەتی ئەو کاتانەی کە باران دێ کەیفی پێدێ حەز بەو کەش و هەوایە دەکات
فەرمون دکتۆر بەخێر بێن بەخێر بێن بەخێر بێن سەرچاو بەخێر بێن سەرچاو بەخێر بێن دوای سەرنج و تێبینیەکان وردە وردە نەباتەکە ڕوو لە گەشە بوو جوان بوو وردە وردە داتامان وەردەگرت ئیتر گەیشتە مەرحەلەی ئەوەی تەفەڕوعات واتە فەرعەکانی دیاری دەکرد ڕەنگە لە سەرەتاکان لە بیدایەتی دەرکردنی تەفەڕوعاتەکان یعنی دەمانتانی بڵێن لە زۆربەی پلۆتەکان کاریگەری خۆی هەبوو توخمەکان لەسەر ڕەنجی سەوزاتی متابعەمان دەکرد بە پێی متابعەکە بە پێی دەرەجاتی حرارەت تەماشامان کرد یعنی لە بیدایەت دەمانتانی دەستنیشان بکەین پلۆتەکان بە پێی سەوزایی نەباتەکەی فەرق دیارە تەفەڕوعاتی گەلێک زۆرە ملاحەزە بکەنەوە هەمووی دێتە سەرێک ئەو تەفەڕوعاتە عینەن دەکتۆ سەرک ولێستەشی دەکات عینە بروکلیە یەک فەرعی دەکات یەک فەرعی سەرکەشی ڕئیسی بەس ئەوە قازانجە تەفەڕوعاتی گەلێک زۆر تەفەڕوعاتە کو سەرکەشی دەکات سەرکەی بدایەتی باشە گەورەتراوانی بدایەتی هەتاکە دکتۆر ئەگەر ئەوە نیو کیلۆ بی زیاتر بی ئەگەر ئەوە کەمترش بی ژمارەی زۆر تەحویزی ئەو ئەم تۆژینەوە زۆر گرنگە لەبەر ئەوەی دوو پەینمان بەکارێناکە وەکو پەین دەتوانێت بەکاربێنێ یەکیان هیومیک ئەسیدە کە کەم بەکارهاتووە تا ئێستا لە لای جوتیاری لەوانەیە کەمتر بەکاردێ تەنها لای جوتیارە نمونونەکان هەروە ئاسنی چڕنوکدار کە بە ئینگلیزیەکەی پێدەوترێ چیلێت زیاد بە عەرەبەکەی پێدەوترێ مخلەبی چونکە کێشەی ئاسنشمان لە ناو خاک زۆرە ئاسنەکەیمە ئاساییە لە ڕایزۆسفیر لە بن عەردەکە دوو جێ وەردەگرن ڕووەکەکە هەر دەکێشین ڕووەکەکە هەندە خۆری پێوە دەمینێ ئەو خۆرانەی بە ڕۆکەکە دەبینێ ئەوە پێدەوترێ خۆری ڕایزۆسفیر ئەوە بەتەنێ فەحسی بۆ دەکەن لە مختبەر ئەوی تریش لە دەرەوەی ڕەکە فەحسی بۆ دەکەین بزانین توخمە خۆراکیەکان لەوێ چۆنە لە شوێنەکەی تر چۆنە ڕایزۆسفیر نزیکترین ئەو دەنکۆڵە خاکانەیە کە بە وردە ڕێگەکانەوە نووساون ئەوانتر لێی دوورن زۆری ماستێرەکان ڕەسەناتی تێدانێ ئاسایشە ئەمە ڕەسەناتی تێدایە ئەوە ڕەسەناتی تێدای هەردوو مادەکە کەم بەکارهاتووە لە ڕایزۆسفیریش کەس نەکردی و هەروە ئەوە پێی سوودێکی زۆری هەیە بۆ برا جوتیارەکان چونکە کاگازات پەیوەندی لەگەر جوتیار زۆرە کە بینیان ئەوە باشە و پاشان پێیان دەرێت سەرکەکەم ئەوەندە کیلۆ دەرچوو وا دەرچوو بتەو بوو چونکە لە زۆر جێگا تۆژینەوە کرابوو یابانیەکان هاتوون دایانویست بەس ئەو بۆ شایە نەمینێ لە ناو بڕۆکلیەکە چەند تۆژینەوەیان کرد لێرە بە خەڵکیان کرد بۆ شایەکە هەرماوە بەزەمە بەو معاملانەوا دەکەین تەسەور دەکەین بۆ شایەکە نەبینێتەوە یا یەکجار کەم بێتەوە هەر پرۆژەیەک هەدەفی خۆی هەیە ینی هەر پرۆژەیەک کە دەکەی بۆ هەدەفەک دەیچینی ئەمەنو کە ئەو پرۆژەیە کرایە بۆ هەدەفە ئەوەی تەسیری ئاسن لەسەر بڕۆکلیەکە بزانین ئایا جۆری ئاسن تەسیر چ دەکاتە لەسەر شێوازی بڕۆکلیەکەیان کوالیتی و کەمیەتە کوانتیتیەکەی بەڵام ئیدیش هەیە مەتەنەن احتیمال لەسەر فسفۆر بکەی احتیمال لەسەر نایترۆجین بکەی ئەوەیە ینی جیاوازیان لە مابینیان هەر یەکە هەدەفی خۆی هەیە هەمووشیان ئەکید هەر گرنگ و هەر سوودیان هەیە بۆ کوردستان ئەمە ئەوەی دای من جوتیار بەکاری دەینی پەینەکانە بە شێوەی گشتی پەینی نایترۆجینی و با بڵێن ئەوان پێدێن شەکرەکە و هەروەها دابکەوە با بڵێن MPKوانە بەکاردەینن شتەکانی تر بەکار ناین کەوا زۆر گرنگن وەکو لەو تەجروبەی کاکازات کە پێی هەستاوە دیارە شتی بەکارهیناوە هیومیکەسیدا هەروەها ئاسنە مادەی ئاسن ئەوان زۆر گرینگە لە بۆ بیزات ئەو بروکلی و قەرنەبیتە و شتانە ینی گوڵەکەمان لۆ گەورە دەکا و جۆرەکەی باش دەکا برا جوتیارەکان لەوانە زۆر گرنگیان پێنەدایە ئەو شتە بە کمیش بەکاردێ بەڵام سوودەچی ئێزگا زۆری هەیە لە ڕووی تەکنیکی و لە ڕووی ئەوەی کە ئەمەش ئەو تەجروبانە دەکەین پێیان دەسەڵمێنین کە فەرقەکەی چەندە ئەوان هەمان شتیان کردیا بەڵام فەرقەکەی زۆر کردیا خیری مقابلی ئەو چەند شتێک کە بەکارمانی
لە میانەی توێژنەوەکانمان بە چەند قۆناغێکدا تێپەڕین ئێستا گەیشتینە قۆناغی تەقدیرکردنی کلۆرۆفیل سەوزە پلاستیکەکان چۆن لە گەڵاکان وەردەگرین. ئێمە تەواان دەبی هەمووی بەیەک مستەوە لە مەسەلەن گەڵای قەدیمی گەڵای کۆنی گەڵایەکی ناوەندی گەڵایەکی نوێ وەرگین بەو شێوەیە کە دین دەست پێ دەکەین ئێمە دین جیازێکمان هەیە بۆ تەقدیرکردنی کلۆرۆفیل واتە سەوزە پلاستیکەکان کە کالیبرێشنی دەکەین واتە نوێکردنەوە ئۆلزەر دەبی حساسەکان خایان کەینەوە هەریەکە بەجیا سەلەم بۆ نمونە لە هەر پلۆتێک 15 نەباتمان هەیە بەلای کەمی 5 نەبات زیاتر وەردەگرین ئەو 5 نەباتە کە وەرمانگرت هەمووی دەبی لە ژێر چاودێری هەمووی یەک قیاسدابی بە شێوەیەکی قیاسی بۆ نمونە دێین لەو پلۆتەی دەست پێ دەکەین تەوان بۆ گەڵای نوێ لە هەمان شوێن لە هەمان ئەوە گەڵایەکی نوێ اختیار دەکەین دیاری دەکەین دەبی بە هەمان شێوە جیازەکەمان کالیبرێشن کەینەوە واتە سفرکەینەوە بۆ ئەوەی ڕقەمەکانمان بە شێوەیەکی تەندروست و زانستی بەدەست بێنین. هەر لە مانجینەوە کاتاوەکو ئێستا چاوەڕێمان کرد ئێستا گەیشتینە قۆناغی حەسادکردن واتە لێکردنەوە واتە ڕنینی بڕۆکلی بۆ ئەو مەبەستەش ئێستا کە بە باشی دەزانین ئەوانەی کە بابرین تەواو نزوج بووە واتە پێگەیشتووە ئەوانە دەست دەکەین بە لێکردنەوە بە پێی قۆناغەکان بە پێی ڕۆژ لە دوای ڕۆژ متابعی دەکەین بەڵام دەبێت لە هەمان کاتیش ئەو لێکردنەوەی هەمووی لێک قیاسبی لێک ئاستبی لە بۆ ئەوەی بە پێی وەزنەکەی واتە کێشەکەی نابی جیاوازی هەبی کە دەچێشین چکە کاریگەری دەبی لەسەر با بڵێن توێژینەوەکە. تاوان ئێستاش دەبی پلۆت واتە لە هەر بلۆکێک 12 هەتا 13 پلۆتمان هەیە 6 بلۆکمان هەیە 75 پلۆت دەکا ئێمە هەر 75 پلۆت بە هەر 5 لێڤڵەوە بتوانین وەزنیان بکەین بەجیا. گەیشتینە قۆناغی ئەوەی کە بگەینە بەرهەم بە چەند قۆناغێک دەستمان پێکرد ئەوەل جار با بڵێن سەرچی ڕئیسی کە دەستمان پێکرد سەرچی ڕئیسی ناوەندێ دواتر لاترێلەکان واتە فەرعەکان
گەیشتین ئەنجامێک ئەلحەمدوللا مەسەلەن دەتوانین بڵێن بۆ نمونە هەتە ئێستاکە یەکلا نەبوویتەوە بەس هەندێک شت حساباتمان گەیشتینەوەی لە هێکتارێک 27 تەن هەتا 29 تەن ئینتاجمان هەیە لە هێکتارێک واتە 4 دۆنم. ئەوەش جێگای دڵخۆشکەرە بەڕاستی کاری لەسە دەکەین هەم لە وەزارەتی هەم وەکو نامیلکە لە بۆ جوتیارەکانیش دەتوانین ئاماژیان پێ بکەین بە کەمترین کولفە باشترین بەرهەم ئینتاج بکەین. لە تەجروبەی بەڕێز کاغازات کە لە تاوابوونە منیش وەکو مامۆسایەکی زانکۆ تەکلیفم لە کاغازات کرد کە پاژماوەی ئەم بڕۆکلیە کە نەباتێکە کە ئەتوانین ئێمە بەکاری بێنین بۆ باشتر بۆ خۆراشی مەڕ. بڕۆکلی لە تاقیگا من توانیومە فەحسی بکەم نزیکەی لە 79.9 ڕوتوبەیە لە 3.44 پرۆتینە لە 2 دهنە لە 3.7 ئەلیافە طبعاً ئەلیافەکە زۆر مهمە چونکە بۆ حەیوان ئەلیاف و پرۆتین کاریگەری خۆیە بینێ. کێشەی برا جوتیارەکانەوەیە زۆرترین کولفە دەکەن بۆ ئەوی زۆرترین داهاتیان هەبی. ئەوە یەک لە کێشەکانی جیاوازی بینی زانست و جوتیارە. جوتیار برای جوتیار ئێمە هەدەفمانەوەیە با بڵێن مەصرف کەم بکەنەوە ئینتاج زیاد بکەن. ئەمە مەسەلەن لە توێژینەوە باز دەکەین خاکەکەی فەحز دەکەین کولفەی تێناچی زۆر کەمە. ئەمە ئەگەر تعبیر لە مەساحەتی زۆر بکەی مەسەلەن برا جوتیارێکی بینە بەلای کەمی دەدۆنم مەسەلەن ئیش دەکا برازوتیارمان هەیە بە 100 دۆنم دەیکە باشە خۆ دەکرێت فەحسەکی توربەکەی بکە مەشاکلەکانی لە چێە دەچی کولفەکی زۆر دەکا سەرفی سەمات دەکە سەرفی مەسەلەن مەکاین ئالە دەکە سەرفی جوودی خۆی دەکا. ئەمە محاولە دەکەین جیاوازیەکە بەوەی بسەلمێنین بە مەساحەیەکی کەم ئینتاجێکی زۆر بەرهەم بێنین. ئامانجمان وایە کە بتوانین شان بەشانی بۆ نمونە دەوڵەتانی جیرانمان بوەستینەوە. ئەمەش بە شێوێک دەکرێت شێوەی ئینتاج زیادکردنی ئینتاجی بەرهەمی خۆماڵیە و هەروەها ئامانجی سەرەکیشمان ئەوەیە پەیوەندیەک دروستکەین لەگە برە جوتیارەکان بۆ بتوانین بواری کوشتتوکاڵی ببێتە یەک لە سەرچاوە ڕئیسیەکانی بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان.